یەکێکە لەو قوتابخانانەی لە ناو سەنتەری پارێزگای هەڵەبجە نزیکەی 11 ساڵە ڕوخێنرا و تا ئێستا تەواو نەکراوە. ئەو وڵاتیە باوکی 4 قوتابیە. باسی بۆ مناڵەکانی گرتووە بۆ قوتابخانەیەکی دیکە. داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات با نایەنەوە بچن و قوتابخانەکەیان بۆ تەواو بکرێت. کێشە و گرفتی زۆری بۆ ئێمە دروست کردووە بۆ خەڵکی دەروازەی شار. نزیکی 11 ساڵە ئەم مەکتەبە بە هەیکەلی بەم شێوەی جێماوە. بەڕاستی ئەمە تقریبان 4-5 ماڵێ ئەبێ لێرە. هەموو ماڵێکمان تقریبان 3-4 تەلەبەمانێ. منوەکو خۆم 4 تەلەبەم هەیە، هەر چواریان کرێ ساریان بۆ دەم پاسیان بۆ دەم. داوا لە حکومەت لە بەرپرسان لە هەر کەسێک هەیە بێ بە هانای ئەم خەڵکی دەواازەی شارەوە. ئەگەر ساڵێک بێت دوان بێ سیان بێ ئێمە تەحملمان ئەکرد. بەڵام ئەوەی ئێمە 11 ساڵە تەحملمان کردووە داوا لە بەرپرسانەکەین بێن بە هانامانەوە ئەم قوتابخانەمانەوە چاکن. بەپێی زانیاریەکانی پەیام لە هەڵەبجە 8 قوتابخانە پێویستە دروست بکرێت و زیاتر لە 25 قوتابخانەش پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجەش دەڵێت بۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە ئەو قوتابخانانە تەواو بکرێت کە کارکردن تیاندا وەستاوە. بەهۆی قەیرانی دارایی و هاتنی شەڕی داعش و قەیرانانەی کە جەرابتەزانی لەم هەرێمە ڕوویدا ئەوە هۆکارن بۆ وەستاندنی پرۆژەکانمان بەداخەوە کە 10 پرۆژەمان هەیە وەساوە ئەو 10 پرۆژەیە ئەگەر بکەوێتەوە سەرکار ئەکرێ بڵێن گوڕێکی باشتر بە پرۆسی پەروەردە و فێرکردن ئەداوە خوێندکارانمان ئاسوودەتر و ئارامتر دائنیشن و ئێمەش دەتوانین پەیامی پەروەردەییمان باشتر بگەینین و مێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژانە بخاتەوە کار بۆ ئەوەی ژێرخانی پەروەردەی لەم پارێزگای لە قۆناغێکە و پێ بنێتە قۆناغێکی تر. بتوێنێتەوە هەمیشە ئەستەنگێک هەبووە لە بەردەم خوێندن و بۆ خوێندکاران و هەم بۆ مامۆستایانیش لەوەی کە لە ئێستادا زۆربەی خوێندنگەکان نۆژان ئەکرێنەوە یاخود زۆربەی خوێندنگەکان دووداوام و سێداوامیان تایە ئەمە گرفتێکی بەجددی زۆر سەرەکیە بۆ خوێندکاران و مامۆستایانیش. مامۆستایان گەرچی زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا بە کۆمەڵێک کێشە و گرفتەوە، بەڵام مامۆستایانی واخوازن کەشێکی لەبار و گونجاو بە خوێندکاران بێنرێتە کایەوە تاکو و پرۆسەی خوێندن بەسەر کەوتویی بەردەوام بێت. ئەمە لە کاتێکدایە لە سنووری پارێزگای هەڵەبجە دەرگای 147 قوتابخانە بەڕووی نزیکەی 30,000 قوتابی لە باخچەوە تاکو ئامادەیی کرایەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.